نامەیەکی کراوە لە دەنگی شەقامەوە بۆ ڕای گشتی سەبارەت بە دوورخستنەوەی سەرۆکی داواکاری گشتی سلێمانی حاکم بەختیار لە هەرێمی کوردستان دەست بە سەراگرتنی کۆی جومگەکانی حکم لەلایەن چەند کەس و بنەماڵەیەکەوە بەکارهێنانیان بۆ بەرژەوەندی تایبەتی و بێدەنگ نەبوونی وجدان زیندوان لەستەم سەرنجام لە جیاتی پاداشکردن ستای لێ دەکەوێتەوە هاوشێوەی بەرامبەر حاکم بەختیار کرا لە کاتێکدا زۆرێک لە تاوانباران بە ئازادی لە پەنای دەسەڵاتدارانە دەگەڕێن لەژێر ڕۆشنایی ئەوەی باس کرا ئەم ڕاستپاردە و داواکاریانەمان هەیە یەکەم سربەخۆبوونی دەستگای داواکاری گشتی دوو دەست بەجێ هەڵوەشانەوەی ئەو بڕیارەوە بێدەنگ نەبوونی دەستگای داواکاری گشتی و هەڵوەشانەوەی ئەم بڕیارە لە ڕێگەی ئەنجومەنی دادوەری یان دادگای فیدراڵی سێ جێگیری سەرۆکی حکومەت قوبات تاڵەبانی بە بەرپرسی یەکەمی ئەم بڕیارەیە دەزانین بۆیە داوای بەستداگەاندنی هەموو ئەو کەسانە دەکەین کە حاکم بەختیار سکاڵای لە دژیان تۆمار کردووە چوار داوا لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی دادوەری و دادگای فیدراڵی و UN و یونامی و ڕێکخراوە یاسایی و مرۆڤ دۆستەکانی ناوخۆ و دەرەوە دەکەین فشار بکەن بۆ ڕاگررتنی ئەو بێڕێزیانی ئەنجام دەدرێت لە سایی دەسەڵاتی کوردیدا.